سەرەتا بە خێراتمدان دەکەین بۆ گوندی زێوە ئەوڕۆ هاتینە هەرەوەزی مام حاجی عەبدوڵای زێوەی هەنار لێکردنەوەی هەنارەکان لێبووینەوە لە لێکردنەوەی بەڵام ئەوانەی بە زەحمەت ماون ئەوانەی سەرەوە هەنارەکانی زێوەش بە زۆری بەرزن بە قەڵان گوشتی لێ دەکەینەوە ڕاستی نایانگەینێ زۆر بە زەحمەتن لە مانجی دا 11 دەست بە لێکردنەوەکەیان دەکەین پاشی لێکردنەوەکەی دەیان گوازینەوە بۆ شوێنی داکوتین کاتی داکوتنی تەواو بوو دەیان گوشین و ئاوەکەی دەکوڵێنین بۆ سرکەی وەڵاهی ئیشەکە لە تایبەت لە گوندی زێوەی زۆر زەحمەتە چونکە هەنارەکانیان باوەڕ کە هەتا لەگەڵ گوێزی هەستاون زۆر بەرزن یعنی لێکردنەوەیان زۆر بە زەحمەتە ئێستا بە حساب ئەمە دوێنێ لە لێکردنەوەی تەواو بووینە بەڵام ئەوانەی بە زەحمەت ئەوانەی سەرەوە ماون ئیشەکە هەتا بڵێ بە زەحمەتە وەڵا ئەوە پێشدان لۆلێکەنەوە لە باخچان جا ئەمەش داوەشینین جاروێ 2 ڕۆژن جاروێ 3 ڕۆژن داوەشینین و پیاوەکەمانە کوشی و هەنجینێ کاتە سۆرا و لەسەر ئاگری وەسەرەنین و ئەبیتە سرکە و ئەپارێوین و ئەدەبانەکەین و سار بۆ و ئێجا هەنجینەکانیش ئەبەینەوە مارێ و ئەجا ئیوە هەکەیە فرۆشی ئیوە هەیە کەینە خێر ئەندە چێ خۆین ئەندە چێکەینە دیاری جاروێ هەیە لە هەفتی ڕادەینە بەرێ هەتا چاری جاروێ هەیە چاری دەست لێرەگرین نانیە خۆین شەوێدەینەوە بەرێ هەتا لێ بینەوە جا چەند ڕۆژانی خەیان هەند ڕۆژە یعنی جاروێ هەیە ڕۆژەکە جاروێ هەیە 2 ڕۆژە وەڵا زۆری بە زەحمەت نییە هەنارە جوان لە خوای بە زیادبی داوەشینین و زەلامە کوشن و هەنجینەکان یەکەینە سۆرا و ئەکورینین و خۆشسار بۆ دەبانەکەین و جاگەر بای فرۆشنە هەبی ئەفرۆشی نەگەر نادەینە برادەران و خزمان و ئەخۆین و تێکەڵێ وەڵا هەڵەبجێ و ئێرێ و بە خۆی ئێزێوەیە بەناوبانگن سرکەکەیان وچ ئیدی نییە ئیدی بەخرتە و ئەوهی خۆشە ماشەڵای خاوێنە و بەدەستی خۆمان بکەین خاوێنترە نەخۆ لە دەستگاوەشتی بکەین وەڵا جاتفتە بی ئاتارەبی ئی نەخۆشە ئیوە خۆشترە ئەرێ وەڵا ئیدیکەی بەدەستگای بە مەچینەی ئی بەخرتە ئاتارەبی ئیوە پوخت و خاوێنترە بەدەستی خۆن ماشەڵا بە پوخت و خاوێنیان کرێک و لە هێرنگەکەین وەچی کورا هەر بە گەرمیە پاڵێوین ئەرێ وەڵا بەتەنێش ناکرێت دەبی نەفەر هەبن ئەگەر نەفەر نەبن کوا بەتەنێ سرکاکرێ وەڵا جا ئەوڕۆ تانی و ڕۆی 10 کەس بووین پاشنێژی 2 کەسێکی زیاد بووین بووینە 12 وەڵا جا چەندی هەبن هەر خۆشە زبارە بە هەلاوەز خۆشترە ئەرێ وەڵا نەخۆ لەعەن دەستگا پێیا بووینە پێش داوەشین و پێشە کوشن خۆش نییە ئەو ڕاتینە هەرۆزی ماڵی مام عادی ئاواش ژنان و پیاوان بێکەوە ئێمە داکوتین و ئەوان ئەیەکوشن و ئەیکەن بەسەرکە وڵای بە هەرۆزی ئاسانترە لۆی کار بە تەنیاوی و بە تەنێ بیکەیت زێوەینە
ماڵی خەسوم لەشکارتەوە هاتووین بۆ زباری ئەوە وڵی تاو کاتی پێمانەکرێت دوای ئەوە کە تاوا بووین نەگەڕینەوە شەو نامێنینەوە وڵای ئێستاوە ئەمڕۆ لە هەرەوەزی مام عازینە هەنارەکان لە باخچەی لێ دەکەنەوە دینەکەن ئافرەتەکانش دادەکوتن دینەبەر دەستی ئێمەش دەیکوشی وڵا 100% ئەوەکەی لێ دەگیرێ ئەو جیاوازی ئەو سرکەی و دەستگاز زۆری فەرقە بەڕاستی 100% جیاوازی هەیە چکەوە زۆر پاک و خاوێنترە هیچ تا مشتێکی لێ نایەلەوەی سرکەی زێوەش بەناوبانگە ڕاستی دەرەجەیەک سرکەیە ئەو ئیشەش لە باو باپیران و لۆمان جێمەوە چەند سارە پێ بە پێ هاتیە ئێستا ئێمەش هەر لە سەری بەردەوامی ئێستاش لێرە تەواوی دەیستێرا هێناو مەنجەرە لێوەش دەیکورین و پاک و خاوێنی زۆر شەرتە بەڕاستی سرکەکەش ئاوا خاوێنترە نەک بە دەستگاشتیوە ئەوجە سرکەی زێوەش بخۆ دەزانی بەناوبانگە لە خوای بە زیادی زۆر باش لە خوای بە زیادی تەماشەکە تقریبا لە 25 دەوە دەست پێ دەکا هەزەی هەیە 5 11 لێ کاتەوە 12 11 لێ دەکاتەوە بە پێی ئەوەکەی بەس هەتا تاخیر بی هەنارەکە خۆشترەوی بەڕاستی سرکەکەی جوانترەبی ئەوە شەربەتی هەناری زێوەیە تاوانەوەی دەکرێتە سرکە هەنار بەرهەمەکەی دیکەشی لە بۆ شەربەتیش بەکاردێ شەربەتەکەی بەڕاستی وەکو شەربەتی هەناری هەڵەبجەیە زۆر خۆشە شتێکی سروشتیە وەڵڵاهی جە هەموو جۆری هەناری مێخۆش ترش و شیرن پێکەوە تێکی هەرەکەین زۆر خۆش دەبی ترش و شیرن پێکەوە ئەوەشیان مێخۆشە زۆر خۆشە بەس سروشتێتەوە بەس دای دەکوتی و دایگوشی و ئەوە زێڕاوەکەی بەخۆیە زۆر سروشتێ بەتام بەخێر بێ برای بەڕێز ئەمەوە سارانە ئیشی مەیە لە پاییزێ لە دەوری مانجی 11 و مانجی هەتا 12 دڕوە بە کرێکاران دێمە هۆناران لە لێ دەکەمەوە دوایە دێتە ئێرە دادەندرێتن کە دانرا چەند ئافرەتی دێن لێرە لە خۆیان لۆمان دنکەکەی دەردین و یەکێک دەستە سەر ئەو دارە پێی دەرێن کۆل بە کوردەواری خۆمان دەیکاتە ئاو
ئاوەکەی لە ناو منجەرانە دەکەین ئاگری دەدەینە بەرێ ئەو ئاگرا تقریبان هەتا 12 سعات هەتا 13 سعات ئێستاوە لە سعات دوی هێوارێ دوو ڕۆژێەوە ئێستا لە دوویەوە ئەو ئاگرەکرایەوە هەتا دوو شەوێ هەتا یەک سێ شەوێ ئەو سرکە نابیتە سرکە بە هەوەتەنێ دەبی لە دیاریشی دانیشی نابی بەجێ بێری نەخۆش خراپ دەبی ئەو سرکەیە ئەزیەتی زۆرە ماندیبوونی زۆرە هەندێک ساریش هەیە هەنار باشە و هەندێک سار هەیە هەنار خراپە و هەناری باش شێ و هەناری زێوەی برای من هەناری زێوای بە حەقەت ئەو هەناری زێوەی هەموو باخچەوەچێک نینە هەندێک باخچە لە هەندێک باشترن هەندێکیان باشن هەندێکیان خراپن دوایە هەنار پێویستی بە ئاوی ئەگەر ئاوی هەبێ هەنار ئاوت دنکەکی باشی دەبی بەروبووم یەبی ئەگەر ساحێبیشی خزمەتی نەکا بە خۆت دەزانی هەموو شتێک وایە ئەگەر خزمەت نەکرێ بەروبوومی نابی ئەوەیە مەسەلەی هەناری وەڵاهی ئێرە زۆربەی هەناری ترشی زۆرە شیرنی کمە هەناری شیرنی کمە مێخۆشی هەیە بەس سێن جۆرە هەنار هەیە لێرە شیرن هەیە مێخۆش هەیە ترشیشی هەیە وەڵاهی ئەوەی لۆسەکەی بەکاردێ زیاتر ترشەکەیە یعنی تقریبا بڕێک تامەچی مێخۆشی هەبی مێخۆش لا ئەمە هیچ شتێکی بەکار ناین ئەبەت ئەبەت هیچ شتێکی لە غەیری سروستی خۆیتی هیچ شتێکی بەکار ناینی وەڵاهی زاوان ئا سرکە بە حسابی ئەوەیە سرکە هەیە سرکە تا سرکە لە چاکە و باشەی فەرقەیە سرکەیە تا 12 دەڕوا و 15 دەڕوا و هەتا 10 دەڕوا و بە هەشتێ و بەو دەورانەیە حەسەب سرکەیە جارە سرکای بەدەستگای بکرێ بەڕاستی سرکەکە ناخورێتن سرکەکە تامی نییە والله ئەو هەنارێکی مێخۆشە ئەوەی کە ئەمن جێم لێ بۆ لە ڕابردوو لە بابی خۆم ئەو هەنارە ئەو باخچەی ئێستا ئەمێن تقریبان ئەوە لە مەلا ئەوڵایەوە هەتا دەگاتە من ئەوەندە پشتەی لەسەرن لە پاش باپیرم بابم بووە لە پاش بابم ئەمنم ئەوە سێم پشت ئێستاش ئەگەر ئەمن پاشی من مندارەکانیتم بەس ئەو هەنارەکە جێم لێ بووە ئەوە ئی باپیرە گەورم وایە ئەو هەنارە لۆی چونکە باشترین هەنارە خۆشترین هەنارە وەڵاهی پێی دەڵێن هەنارێکی مێخۆشە دنچیشی گەورەیە و بە ئاویشە تەواو خەلاص دەبی کە دەزانی بەم تەماشە دەکەن کە وەختی پێی دەڵێن سرکە هات هەنجی دەهینی عادی دەی پارێنی لە هێرەنگەکی ورد بە گەرمی ئەگەر چ خرتە کوشتەکی هەبیت ناچتە خوارێ پاشی هەنجی سار دەکرێتەوە کە سار کراوە جار ناو عازەتی دەکرێت و دەیبینەوە بەێ وەڵاهی ئەمە لە وەختی خۆگەنج بووم ئەوە دەرێ زێوێ ڕۆژێ دوو جار پێدا ئەچووم لۆ ناوشاخی دوو جار وەسەرە کەچم داتمە خوارێ و ئەو ناوشاخە هەر هەمومان نۆڕیە وەڵی تەڕاش نەمایە نەنۆڕم لەو شاخەی وەڵی جا هەمووشم دیوە حیوانە شێوم دیوە هەرشم دیوە گورگم دیوە هەمووشم دیوە وەڵی دا زێوە ئەوە زێوەی خۆشە و ئاوی ساردە و هەناری هەیە و جوزی هەیە الحەمدولله هەنار و جوزی هەیە بەس ئەو سار کەم بوو جوزی کەم بوو هەناریش هەندێک باخچە باش بوون و هەندێک باخچە خراپ بوون و هەموو نەوە باخچەک هەیە چابوو هەیە خراپ بوو وڵا دا شەوێ ئەچوونە گەڕانێ هەموو ئەچوونە کنێک قەرامەتانە نەکرد و خەیە خۆش نەکردن و پەنگەشتێرە نەکرد وانەک نەکرد عەلیم نەبیمانەشی من بەڕێ نەکرد شەوە شێلەکردمانە عاجە ئەڵای بووین بە ڕەحمەتێ بی عاجە ئەڵای لەبێ نەبوو حەمەد ئەمین لەبێ بۆ ڕەحمەتێ بی سۆبەی داران هەر قەنان بەشەڕە پێلاقەی بابە دڵم چی جۆڵەڕۆکانە لە کوێتگەمە لە پەرێزی دەجۆیە ئاوە دڵم بەش نێوی زاڵم بابێ بە من بمێنێ بەدارەکەی شەکرەداری ئەگە لە سەری دەگرتنەوە نارنجە لە بنی دەگرتنەوە هەرامەلی مۆیە ئاوا من سێدانە ماچم دەست قەرزن لەسەر بەژنەباری کوزەندە بە بازن یەکیان لەسەر تەختی ڕوومەتێن یەکیان لە بن خاڵی قوڵکێ بەرگردن یەکیان لە بن شۆڕا بە گوارەی دەگوێیە خۆ من لە سەڵگیری قامەتی نازار حەیرانی نیمەدا ئەوی ڕۆژ عەزرەتەکەی قابیزێتە خواری لە ئاسمانی عەوتەمین و چۆکانم لەسەر سنجیدا دەدا و بە ڕوحمدا دێنێتەوە نسکۆیە ئاوە دڵم خۆزی سەد خۆزم خەرجە سێن و باجە سێنی دەماچان بام لە چار و کەسبی دەمەنگوڕان کرازڕەشی دەمامەشان شلوملی دەسەر دەشتیان شەدە بەسەری دەبانەیان هەموو ڕۆژەوان دەمان بەعام هەر بە نوێژینی وەڕۆیە